زیاتر بۆ مامۆستایەکانە مامۆستاکان پێویستە زیاتر خۆیان مادیکەن بە قوتابی خاستان مامۆستاکانی دەرسی حکومی دەڵێنەوە ئەوانی لە مەکتەب حکومیەکانن و هەروەها دەگەڕێتەوە لایەنی دایک و باوکانیش لە ماڵەوە زیاتر ئەوان پێویستە لەسەریان کەوا پشتگیری قوتابیەکان یەکەم بۆ ئەوی بە هەر نەوعەک بێت بچێن بۆ داوامی خۆیان بکەن قەت فکر لەوەی نەکەنەوە ڕۆژێک لە ڕۆژان واز لە خوێندن بینن لەبەرەوەی بێ خوێندن کەس نەبوویتە هیچ و کەس ژنابتە هیچ. لەو فترەیەدا ئەگەر بتوانن ئەو مۆبایل و ئەو یاری و ئەتاری و پلیستیشنانە لەتوان بەردەستی هەڵبگرن زیاتر بکەنەوەکانیان بە خوێندن سەرقاڵ بکەن هیوای سەرکەوتن بۆ هەموو فێرخوازان دەخوازم ئینشاءڵڵا بە سەرکەوتوی ئەو کۆرسە کۆتایی پێدێنن. بەڕای من گرنگترین شت لە بۆ ئیمتحاناتی ئەو وەرزی ئێستا ئەوەیە کە لە ماڵەوە دایک و بابەکان هاوکاری قوتابیەکان بکەن بەڕای من باشترین هاوکاریش لە بۆ تەڵەبەکان لە ماڵێ ئەوەیە لەو فترەی ئێستاکە هێڵی ئینتەرنێت لە ماڵێ بپچڕێن. به نظر من اینکه خانواده ها باید توی این دوره بچه ها رو همراهی بکنن و خیلی بهشون سخت نگیرن، فقط سعی کنن وسایل مثل اینترنت و این وسایل اینجوری رو از دسترسشون خارج کنن که توی این دوره بتونن تمرکز کامل به بحث درس و مدرسهشون داشته باشن.